ئەڵین لە خاڵە سەرەکیە جیاوازیەکانی نێوانی ئەهلی ئیسلام و سکولەریستەکانی وڵاتی مسلمانان لە کوردستانیش هەروەها طبعاً پێناسەی زاراوەی دینە. هەر فەلسەفە و مەدرسەیەکی فکری، هەر ئایدیۆلۆژی و بیرروباوەڕێکی سیاسی دیدی تایبەتی خۆی هەیە، پێناسەی تایبەتی خۆی هەیە بەرامبەر بە مرۆڤ و ژیان و گەردوون. دیسان هەر فەلسەفە و مەدرسەیەک پێناسەیەکی تایبەتی خۆی هەیە بەرامبەر بە مفرەداتەکانی بزاو لەگەڵ گۆڕانکاریەکانی کۆمەڵگە. هەر مەدرسەیەکی فکری و فەلسەفیە بینی دید و تێڕوانینێک پێناسەیەکی هەیە بۆ کۆمەڵکاری. یەکێک لە کۆمەڵکاریە بێ بە شێوەی بزاوێک بێ، یەک زەعیمێک دێتە پێشەوە خەڵکێکی تر لە هەموو چینەکان شوێنیەکەون بۆ هێنانەدی ئەو ئامانجەی لە عەقڵی باتنی خەڵکەکە پیرۆزە و پێویستە بگەڕن بەدوایە. یەکێکی کاڵە نا، کارکردنی جەماعی پێویستە لەسەر یاسا و ڕێسایەکی ڕۆشنی نووسراو بێ کە پێوترە حیزب. گۆڕانکاریەکانی ناو حیزبەکەش پێویستە حیزبی بن تا بتوانە گۆڕانکاری لە دەرەوەی خۆیان دروستکە. یەکێکی کاڵە نا، گۆڕانکاریەکان پێویستیان بە چەکداری هەیە، چونکە تۆ لە شوێنەکە ئەژید کەش و بارودۆخی ئەوێ هەمووی فەرزی کردووە لەسەر ئەو خەڵکە چەکدار بن، ناشێت تۆش بەبێت چەک بڕۆیتەوە ناوچێوە. و هەروە ئەمەیە کە پێڵین مفرەداتەکانی بزاف. ئەنجا هەر یەکێکیش لەم مەدرسە فەلسەفی و فیکری و سیاسیانە پێناسەی تایبەتی خۆی هەیە بە تەکید بەرامبەر بە دین. بۆیە ئێستا ئێمە ئەبینین پێناسەی خەڵک بۆ دینەکەی ئێمەش ئاوازیاوازن. هەیە لەبەرەوەی سەیری دینی مەسیحێتی کردووە کە لە دەوڵەت جودایە لە 325 زاینیەوە لە ئەوروپا جودا بۆتەوە، لە وڵاتی ئێمە شاڵن ئاوا پێویستە جودا بن لە یەکتری. هەیە لە لایەکەوەڵە دین بریتە لە تێڕوانینێکی ڕۆحی بۆ ئەوەی ئەم لایەنی ڕۆحیە تێر ببێ، خۆی و شتێک کە ئەیپەرستێ، ئەو شتە وەهمێکە، خەیاڵێکە، شتێکە خۆی دایتاشیوە، پەیکەرێکە لە بەردەستیا یان وەکو مسلمانان ئەڵێن خوایە. ئەمە ئەو پێناسەی ئێمە ئاواکە. بەڵام کە باز لە ئیسلامەوە ئەکەین وەکو دینێک، دادپەروەری و لێکۆڵینەوەی زانستی ئەوە ئەخوازێ کە ڕێ بۆ ئیسلام شلکەین، ڕێ بە ئیسلام خۆی بدەین، بزانین پێناسەی دینەکە لە ڕوانگە و دیدی خۆیەوە چۆنەیکە. ئەگەر ڕێگا بدرێ بە کەسێکی غەیرە ئیسلامی بە دیدی تایبەتی خۆی پێناسەی ئیسلامەکە کە هی خۆشی نییە بۆمان بکە، چۆن ئەمە لە دادپەروەری و لێکۆڵینەوەی زانستی لە پێناسەی زاراوەی دیموکراسی ناگونجێ، شتێکی علمی نییە ڕێگا بدەین کابرایکی دیکتاتۆری بێ ئەم وشە یۆنانی ئەسڵی کە دیموکراسیە بیگۆڕە لە خۆی و پێناسەیەکی بۆ بکە مخالیف بە پێناسە زمانیەوانەکەی یا زاراوەیەکەی لەو کۆمەڵگە دیموکراسی یۆنانیا بەکارهاتووە یان لە ئەوروپایەکە بەکارهاتووە. چۆن ئەمە ناشێ ئێمە لە دید و ڕوانگەی خۆمانەوە پێناسەیەک داتاشین و بەو خەڵکەش بڵین و ناچاریشیان کەین کە بڵین هەر ئەمەیە ماناو پێناسەی دیموکراسی ئەو بێ قوبوڵتان بێ. چۆن ئەمە ستەمە و بواری قوبوڵکردنی نییە، هیچ ژیرێک، هیچ بە ئینسافێک، هیچ کەسێک پێ ڕازی نابێ، دەبێ بە هەمان شێوەش پێناسەی ئیسلامەکە ئاوا بکەین، ڕێ بە ئیسلام خۆی بدەین پێناسەی دینمان بۆ بکە. بەشێکی زۆر لەو زوڵم و زۆری کەوتۆتە سەر ئێمە هۆکارێکی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەمە. ئێمە لەگەڵ ئەو خەڵکی دەوروبەری خۆمانە ئەڵێن کاکە دین ئەوە نییە کە تۆ پێناسەیەکەی. ئێمە وەختی پێناسەی مارکسەکەین ئەڵێن ئەم پیاوە فەیلسوفە ئەڵمانیە لەوێ لەدایک بۆ لەوێ ژیاو ئاوا بۆ ئاوا لەگەڵ ڕەفیقەکەیە کە ناوی ئەنجلسە بەریتانیە، کتێبێکیان نووسیوە بە ناوی مەنەفێست، ئەمە کتێبی مەنەفێستەکەی لە بەردەستمانە ئاوا ئەڵێ ئاوا ئەڵێ ئاوا ئەڵێ. ئێمە شتێکی لە خەیاڵی خۆمان و ناهێنین کە پێناسەی ئەم مەنەفێستە ئەەکەین بۆ نمونە بەیانی یەکەمی کۆمونیستی کە کتێبێکە ئێستا. چۆنی تر ڕێگا بدەین بەوەی ئێوە قورئانەکە ئێمەتان نەخوێندوەتەوە، ئیسلامەکە ئێمە شارەزا نەبوون و کەچی پێناسەی دینەکە ئەکەن، لەبەر ئێوە بە هەڵەدا چوون. وەک چۆن نابێ ئێمە پێناسەی هەموو خواکان وەکو یەک دابنین، یەکێک خورمایەکی پەرستووە کە برسی بۆ خواردوێتی، یەکێککە بەردێکی بەدەستی خۆی داناوە و پەرستوێتی، یەکێککە دارێکی داتاشیوە، یەکێککە درەختێکی پەرستووە. ئەمانە هەمویان وشەی خوایان بەسەرا دێ، بەڵام خۆ هیچیان پێناسەی حەقیقی خوانی. هەرەمەشە کە خوای گەورە فەرمێ لەکم دینوکم وەلیە دین، ئەوەی کە پێغەمبەری لەسەر عەلەیهی سڵاو وسلام ناوی دینە، ئەوەی ئەو خەڵکەی تری شەروها ناوی دینە.
ئەهلی ئیسلام بە حاکمی وڵاتانی خۆیان و بە دوژمن و ناحەزەکانیان ئەڵێن بۆچی ئێوە ناهێڵن ئێمە ئەهلی ئیسلام خۆمان پێناسەی دینەکەمان بکەین؟ بۆچی ناهێڵن ئێمە خۆمان مانای دین و ئومەت و بزاوی ئیسلامیمان ڕوونکەینەوە؟ ئێمە بڵێن دید و تێڕوانینی فەلسەفیمان چییە؟ ئێمە خۆمان بڵێن ئومەت و بزاومان چییە؟ ئومەتمان یعنی کۆمەڵکاری لەسەر چه ئەساسێک ئەم پێناسەیە دروستە بێ و پەیوەستیەکەی ئەم ئومەتەمان چییە؟ بۆچی سوورن لەسەرەوەی کە هەرە بێ ئەو پێناسەمان بەسەرا بچەسپێنن کە ڕۆژهەڵات ئەڵێ دین تریاکی گەلانە یان ڕۆژ ئاوا بۆ دینیان کردو؟ بۆ ناچارمانەکەن کە بێ یا بڵین تریاکی گەلانە یا بێ بڵین وەکو لاسایی کەرەوانی ڕۆژاوە ئەڵێن دین مەسەلەیەکی کەسێتی و پەیوەندی بە سیاسەتەوەنی؟ بۆچی ڕەتان بە خۆتان داوە لە ڕوانگەی ڕۆژ ئاوا بمان بینن؟ بۆچی ئەو هەموو ناو ناتۆڕی کە ڕۆژ ئاوا بە مسلمانانیەوە لکاندووە ئێوەش پێتان ڕەوایە تیکراریکەنەوە بە هەمان شێوە بانگمان بکەن پێی؟ بۆچی ئەو زارا و دژمن کاریانەتان بەکارهێناوە دژی ئێمە لە کاتێکە کە وەسفی ئێمە نین لە صفاتی ئێمەوە هاتبن؟ ئیسلامم نقطەی زۆر پێ مهمە، وەسفی هەموو شتێک لە صفەتی ذاتی ئەو شتەوە بێنێت. هەروەکو زۆر جارەڵێن شلەمەنیەکی زەرد لە بەردەمی کەسێکا لە باڕێکە ئەبینی کابرا ئەگەر ڕیژدارێکی مسلمان و مەلامح مسلمان دیار بوو یا محەجەبەیەک بوو لە باڕەکە دانیشە و ئەو زەردەی لە بەردەستایە تۆ گومانت بۆوە چێ کە ئاوی سێوە شەربەتە با لە باڕیشا دانیشتوێ، بەڵام احتیمالێکدا ئەنەی کە بیرەش بێ. بەڵام ئەگەر لە بەردەمی یەکێکی ترابێت کە خۆی غەربیە گومانت بۆ سێوەکە ناچێ بۆ ئاوی سێو، یەکسەرچێ بۆ بیرەکە. بەڵام لە هەردوو حاڵەتە لە پێناسەی دووری ئێمەوە لە خلالی ڕەنگی ئەو شلەمەنیەوە بە هەڵەدا ئەچین ئەگەر حکومەکە بدەین لە بەرێمە حتمەن ئەبێ وەسفی ئەو شلەمەنیە لە خۆیەوە وەربگرین. ناشە بڵێن بیرێ، ناشە بڵێن ئاوی سێوە، هەتاکو فەحسی نەکەین تاکو نەیزانین. کەوابوو مهمە ئێمە لە بەرامبەریشا بەو خەڵکە ئەڵێنەوە ئێوە وەسفی دینی ئێمە لە ذاتی دینەکەی خۆمانەوە بکەن. وەسفی ئێمە کە بە ئیرهابمانە ناسێنن لە وەسفی خۆمانەوە لە صفاتی خۆمانەوە بیهێن، بزان ئێوە بە چه صفەتێک ئەمەتان لەسەر ئێمە تەطبیق کردو و هێناوتانە تێر. مسلمانان هەست بەوەکەن کە ئەو حاکم و کاربەدەستانەی لە وڵاتانی ئێمەیە کە ڕۆژاوە بە کوێرایی چاوی مسلمانان کردویانن بە حاکم بەسەریانەوە هۆشیارانە یان جێلانە، چکە هەیەە هۆشیارانە بەکارێنێوەکو مخابراتی میسری، بەڵام هەیە جێلانە بەکارێنێوەکو قەزافی و زەین العابیدین. هەر ئەوە ئەڵێنەوە کە ڕۆژاوە دەربارەی ئیسلام و مسلمانان یان دەربارەی حکم و شارستانەتەکان هۆنیوێتیەوە وتوێتیەوە. هەر ئەو نەخشانی ڕۆژاوەش بەبێ زیادوکەم ڕائەپەڕێنن کە لە کۆن و نوێیە بۆ دژایەتی ئیسلام و مسلمانان دایان ڕشتوو بێ ئەوەی سەرنجێک بدەنە ئەو خاڵانەی ئیسلام تێدا جیاوازی هەیە لەگەڵ دینەکانی تر، یا خاڵە جیاوازەکانی نێوان مسلمان و غەیری مسلمان، یا بەراوردێکی نێوان قورئان و ئینجیلەکان، یا بەراوردێکی نێوان مزگەوت و کەنیسە. پیاوانی دینی ئەکلیرۆس لە دینی مەسیحیەکانە لەگەڵ عولەمای ئیسلام لە ئومەتی مسلمان. بۆیە ئەوان مادام لە ڕۆژاوە دین لە دەوڵەت جیا کراوە تۆڵەن حتممە نەبێ لە وڵاتی مسلمانان شە ئیسلام لە سیاسەت گوێکرێت. ئەمەش یەکەمین خاڵی ناکۆچی و شەڕ و ململانی نێوان ئیسلامیان و حاکم و کاربەدەستە عەلمانیەکان و یا سیاست مەدار و ڕۆشنبیرە عەلمانیەکانی کە لایەنگری ئەو حاکمانن ئاوا دروستە بێ، ئەو دووبەرەی ئاوا دروست ئەوەی کە وڵاتی مسلمانانیشان پێوە مبتەلا بووە. لە کوردستانیشا بە هەمان شێوەیە، یعنی ئەوان پێناسەیەکیان بۆ دینەکە هێناوە لە فەڕەنساوە یان لە ئەڵمانیاوە لە وڵاتێکی ئەوروپیەوە هێناوەڵەن ئەمە دینە، ئێوە پێویستە قاڵبی ئێمە وەربگرن و دینەکە بەم شێوەیە وەربگرن. ئەمەش بێگومان زوڵمێکەوە ممکن نییە ئینسانی مسلمان قبوڵیکە. هەر هەموو مسلمانەکان بە هەموو ئیتیجاهاتیان و قەناعەتیان وایە کە دین هەموو لایەنەکانی باوەڕ و پەرستن و معاملە ئەگرێت. بە مەلایەک بڵێ سۆفی بێ، مەدخەلی بێ، تەحریری بێ، تەبلیغی بێ، جیهادی بێ، هەر کەسێ بێ، هەر مەلایەک ئەڵێ تۆ شەریعەتت خوێندووە، ئەحکامی فقهت خوێندووە، چی تایە ئەم ئەحکامانە؟ ئەڵێ جگە لە لایەنی عەقیدەکە لەولاوە بە کتێبێکی سەربەست خوێندوومە حەسەب حاڵەتی کابرا، مەلایەکی کورد ئەڵێ من عەقایدی نەسەفیم خوێندووە یا جەوهرەتە تەوحیدم خوێندووە هی ئەشاعیرە، ئەڵێ بەڵام وەکو شەریعەت فقی شافعیم خوێندووە. ئەڵێ چی تایە؟ ئەڵێ لایەنێکیانی عیبادەتە،
لایەنێکی تری معاملاتە، لایەنێکی تری حدودە، واتە سزاکان. کەوابوو هەموو مسلمانێک قەناعەتی وایە کە ئیسلام بۆ خۆی لایەنێکی باوەڕی هەیە، لایەنێکی پەرستنی هەیە، لایەنێکی مامەڵەی هەیە کە ئیگرێتەوە. بریتە لە بیر و باوەڕ و خواپەرستی و یا ساوڕێسە، یا مسەلەسێک ڕەسم بکەین، سێ گۆشەیەک بڵێن بریتە لە عەقیدە، عیبادەت، شەریعەت. و لێکدابڕانی ئەم سێ ڕوکنەش ممکن نیە، هەروەکو کە لێکدابڕانی لایەکانی سێ گۆشەکە ممکن نییە، چونکە سێ گۆشە کە لایەکیانت لێ کردەوە بێ بە زاویە، دوو لات لێ کردەوە بێ بە خەتێک گۆشەی پێوە نامێن. ئەمەش بە هەمان شێوێ وەک چۆن مسلمانە بێ قەناعەتی وابێ کە خوای گەورە لە کردگارەتی و خاوەنێتی و لە ژیاندن و لە مراندن و لەم سیفەتانەیە تاکو تەنهایە، هاوڵی نییە، هاوتای نییە، هاوشێوەی نییە، ناشێت لە هیچ جێکێ لەوانەیە شەریکی بۆ دابنێ، بە هەمان شێوە لە پەرستنی شانابێ شتێک دانەکە بڵە شایانی پەرستنەوەکو خوای پەروەردگار، نابێ شەریک بۆ خوای گەورە دابنێ. بۆ لەبەرەوەی لە سەرەتاوە ئەم مسلمانە باوەڕی وایە کە خوای پەروەردگار کردگارە، بەدەسەڵاتە، زانایە، توانایە، ئەم گەردونەی هەموو دروست کردو بۆ هەموو بەرفراوانی کە تایەتی، زیندووە و ئاگای لە هەموو شتێکە، کارزان و کارجوانە و بە ئاگایە لە هەموو سات و لەحزەیەکە، ساتیش ئەو دروستی کردووە. کەوابوو ئەم هەموو سیفەتێکی تەواوە، بۆیە شایانی پەرستنە. کەمادام خوای پەروەردگار کردگارە، پەروەردگارە و شایانی پەرستنە، کەوابوو ناشە شەریک بۆ خوا بڕیار بدەین لە کردگارێتیا، لە خەڵقا، لە مولکە، لە زەرەرە، لە نەفعە، لە تەسیرە، تەسویرە، لەمانێ. بە هەمان شێوەش وەک چۆن ناشێ شەریک بۆ خوا بڕیار بدەین لە کردگارێتیە، لە خاوەنێتیە، لە ژیاندنە، لە مراندنە، بە هەمان شێوەش ناشە شەریک بۆ خوای پەروەردگار بڕیار بدەین لە پەرستنیە. دیسان وەک چۆن ناشێ شەریک بۆ خوای گەورە بڕیار بدەین لە ناساندنی، لە ناسینی خوای گەورە لە خواپەرستیە، نابێ بە هەمان شێوەش و ناشبێت و ناشێت و ناشکرێ لە یاسا و ڕێسا و حاکمیەتیشە هیچ جۆرە شەریکێکی تر بۆ خوای پەروەردگار دیاری بکەین. کەوابوو ئەمەیە کە ئەڵێن عەقیدەت و عیبادەت و شەریعەت. کەوابوو نابێت کەس لەو سێ ڕوکنە دینیە ببێتە شەریکی خوای پەروەردگار، یا کەسێک شەریکێکی تر بڕیار بدا غەیری خۆی بۆ خوای پەروەردگار. اینجا وەک چۆنە بێ سەرڕاستانە پابەند بین بە دینەکەەوە لە باوەڕێکی ساغ و سەلیم و دوور لە خەڵتە و لە چڵک و چەپەڵی شرک، وەک چۆنە بێ سەرڕاستانە پابەند بین بە دینەکەەوە لە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانە و تایبەت بێ بۆ خوای پەروەردگار بچەمێنەوە ڕکوع و سجودمان بۆ ئەو بێ، وەک چۆن لەم دوو مەیدانەدا قەناعەتمان وایە کە بەپێی تەعلیماتی خوایی باوەڕمان هێناوە ئەیپەرستین، ئەبێ ئاوا سەرڕاستانەش پابەند بین بە هەر هەموو یاسا و ڕێساکانی شەریعەتی ئیسلامەوە. اینجا وەک چۆن سەرڕاستانە پابەندین بە ئەحکامەکانی مارەی و تەلاق و میرات و حرام و حەڵاڵی خۆراکەوە، ئەبێ هەر ئاواش سەرڕاستانە پابەند بین بە ئەحکامەکانی سیاسەت و ئابووری و جەنگ و ئاشتی و ئەو لایەنانەی تریشە. بۆچی ئێمە قبوڵمانە وەکو مسلمان ئافرەت مارە بکرێ؟ بۆچی بەم لەفزە هەموو کۆمەڵگەکە پێی وایە مارە کراوە لێی، بەڵام غەیری ئەم لەفزە هەبێ مناسەبەتە خەڵک بە چاوێکی سووکەوە تەماشایانەکە؟ ئەم یاسایە کە بە پیرۆزدانرا و سووریشین لەسەر تەنفیزکردنی مصرین، باشە ئەیکوا لایەنە سیاسیەکانی و لایەنە کۆمەڵایەتیەکان و ئابووریەتەکانی کە ئەم ئیسلامە و شارستانەتێک حکمی ئەم سەرزەمینەی پێکردو. ئیسلام لای مسلمانان قورئان و شمشێرە، چکۆ معلومە جیهادی تیا و کەس ناتوانین کاری لێ بکە. باوەڕ و سیستمی حکمە، عەقیدەیەکە لە دڵ و دەروونە، بەڵام لە هەمان کاتە سیستمێکی حکمە، چکە شەریعەتی تایە. خواپەرستیشە لەلایەکەشەوە سیاسەتە، یعنی مزگەوتە و دەسەڵاتە. بە هەموو مانایەکەوە ئیسلام دین و دەوڵەتە، چونکە قورئان زاراوەی دینی بە گوێرەی ماناکانی لە زمانی عەرەبیە یەکەم جار بەکارهێناوە بە چەندین مانە و تەوەرەمانە، پاشان هەموو ماناکانیشی بەیەکەوە پەیوەست کردوتەوە تا بە هەمویان زاراوەی دین ڕوون کاتەوە. ئەوە فقط ئوسلوبی قورئانە. لە قورئانە زۆر جار باسەکەینەوە ئەڵێن هەر وشەیەکی قورئانی لە سێ جار تکرار بەوە، سێ جار زیاتر تکرار بۆ یان سێ جار
ئەوە حتمما یەکێ لە ماناکان تەوەرەمانایەکە و ئەساسە بناغەیە ئەویتر دیوارە ئەویتر سەقف و حکمی لەسەر دروست دەکرێت وشەی دینیش بە هەمان شێوەیە ئاوا ڕوونەکرێتەوە بۆ هەموو زاراوەیەکی قورئانی پێویستە لە ڕووی زمانەوانیەوە تەماشای بکەین و یەکەم جار بۆ هەموو زاراوەیەکی قورئانی پێویستە لە ڕووی زاراوەییەوە پێشەوە لە ڕووی زمانەوانیەوە تەماشای بکەین اینجا لە ڕووی زاراوەییەوە بزانین چۆن چەسپاوە لەو سەردەمایە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوایەتی ئەم کۆمەڵگەی کردووە یەکەم جار هاتووە لە ژیانە ماوە بۆیە هەر کەسێ بەڕاستی کە بێوێ مناقەشەی دینەکەمان لەگەڵا بکە ئەبێ زانستیانە مناقەشەکەمان لەگەڵا بکە نەک بۆ خۆی قلی و بلیەک لەو لاوە بێنێ و پێناسەیەک بێنە وڵا کاکە ئەمە پێناسەی دینە دینی ئێوە فەرقی چێ لەگەڵ دینێکی ترە وەکو لای فەڕەنسی ڕۆشنبیرەکان بە حساب وایە لە ئینسیکلۆپیدیای ئەوانە واتە لە دایرە المعارفە ئینسیکلۆپیدیا یعنی ئەو کۆمەڵە کتێبە زەخمە گەورانەی کە هەمووی پسپۆڕنەوانەی کە نووسیویان دایرەت المعارفی پێوتر لە ئینسیکلۆپیدیای فەڕەنسیە هی زانست و ئەدەب و هونەری شتێکی زۆر سیر لە باسی وشەی دینە هاتووە تەمان کە ئەوان شەر ڕیلەجن یعنی دینیان ئەنحلە وەکو مەودودی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پێناسیان بەم شێوەیە کردووە لەو ئینسیکلۆپیدیایە کە باسیەکەین لە کتێبێکی ڕابطەی عالەمی ئیسلامیەوە وەرگیراوە لە بەرجی دووەم لاپەڕە 1999 ئەڵێ زانایان ئەمە فەڕەنسیەکان ئەڵێن زانایان 100 پێناسەیان بۆ دین هێناوەتەوە بەڵام سەرپرشتیارانی ئینسیکلۆپیدیاکە 98یان ڕەفز کردەوە چونکە پێناسەی زانستیان بەسەردا نەدەچەسپە بۆیە هەر ئەم دوانیان هەڵبژێررا یەکەم دین ئەو ڕێگایەیە کە مرۆڤ بەهۆیەوە پەیوەندیەکانی بەهێزی نادیاری باڵاوە دەبەستێتەوە یعنی دین بریتیە لەو هۆکارەی کە عیلاقەی بینی ئینسانێک و هێزێکی باڵای نادیار بەستۆتەوە ئەمە پێناسە عیلمیەکەیە کە هەڵیان بژاردۆ بە حساب دووەم دین ئەو چوارچێوەیە کە هەموو ئەو زانیاری و دەسەڵاتانە ئەگرێتەوە خۆ کە زانستی نایانگرێتەوە لەم لایەنەوە جارێکیکەی لێداوەتەوە مەش بە حسابی خۆی زۆر تعریفێکی زانستیانەیە ئەڵێ ئەو لایەنانەیە دین ئەو لایەنانەیە کە عیلمی نین ئەمە لەکوێ ئیسلام لەکوێ ئەم پێناسەیە کە ئەوان زۆر بە زانستی ئەزانن زۆر دوورە لە ئیسلام ئەمە هەر ئەو ڕقوقینە ڕەشدا گەڕاوە لایکەیە کە لەو سەردەمایە بەرامبەر بە کەنیسە هەبوو لایکەکانی وڵاتانی ئێمە شەروە کوتوتی هێناویانەوە ئێڵێنەوە لە دید و بیر و پێناسەی ئەوانەوە هێناویانە بەسەر ئێمەشە و ئەنجا بەدەسەڵاتێکی پۆلیسی مخابەراتی بەسەر وڵاتی ئێمەشانە چەسپان ناشێت و ناکرێ عەلەمانیە کافرەکانی وڵاتی خۆمان و غەیری ئەوانیش لێگەڕێین ئەوان پێناسەی دینەکەمان بۆ بکەن ئەوانیش ئەو پێناسەی خۆیان کە لە زیهن و سەری ئەوانایە بەسەر ئێمە بچەسبێن ئەبێ ئێمە ئازاتر بە ڕوویانە هەڵچینەوە شارەزایەنەتر فاکوفیچیان بۆ خەڵکی ڕوونکەین ئێمە ڕوونیکەینەوە کە بڵێن دین چییە دینە بێ لە پێغەمبەرانەوە ڕوون بکرێت ئەو پێغەمبەر عەزیزانە کە ئەم دینیان هێناوە لە خوای پەروەردگارەوە چۆنیان هێناوە بۆیە ئێمە بەڕاستی پێویستە لەم دەرسەیە کە ناومان ناوە جیهان بینی ئیسلامی بین بەرەو ئەو ڕوونکردنەوەی وشەی دین وەزاراوە سەرەکیەکانیش کە لە خۆی گرتوون وەکو عەقیدەت و عیبادەت و شەریعەت ئەمە لایەنی تیۆری دینەکەیە پاشان لایەنی پراکتیزەکردنیشی ئینشاڵڵە بە پشتیوانی خوای پەروەردگارە خوێنین ئێمە ضروریە ئاوا تێڕوانینێکی گشتی باش وەربگرین کە بزانین ئەم دینە لە چه چوارچێوەیەکەوە دیاریەکرێت لە ڕوانگەیەکەوە تەماشای هەموو لایەنەکانی دینەکە بکەین ئەم لایەنە عەقائیدیە هەروەها هەرچی عیلاقەی بەسەر غەیب و یعنی بەسەر نادیار و دیارەوە هەیە پاشان بەسەر ئینسانەوە پەروەردەی ئەم ئینسانە ئاڕاستەکردنی لە ڕووی زانینی غەیب و پەی پێبردن و هەروەها باوەڕ پێهێنان و ڕەفتارکردن بە جۆرەی ئەو غەیبە و کاریگەری ئەو غەیبە لەسەری چەندە باوەڕی بە قیامەت هەبێ باوەڕی بە هەبوونی دوو مەلائیکەت هەبێ کە لەسەر شاننی باوەڕی بەوە هەبێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بستێک لەم ئاسمانە نییە کە مەلائیکەتێکی تیان هەبێ هەمووەکو سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کە بەم دید و تێڕوانینەوە تەماشای گەردوونەکەی هەستەکەی بەوەی کە ئەلکەون و کەون مەئنووس ئەم گەردوونە گەردوونێکی هاودەنگە
خەڵکی تایە مەخلوقاتێکی تری تایە کە شوکرانی خوای پەروەردگارەکە. ئەمە بێگومان کاریگەری گەورە هەیە بۆ ڕوونکردنەوەی لایەنی بەرفراوان دیتنی دینەکە خۆی، هەروەها گردون، هەروەها ژیان بەلای ئێمە و مەزرعەیە قۆناغێکە بۆ چوونە ژیانی بەرزەخ، پاشان بۆ زیندوو بوونەوە بۆ حەشر و حیساب. ئەوە لە لای کابرایەکی مولحید نییە. و ئێمە چۆن قەناعەتمان بەم شتانە کردو، چۆن لە دڵ و دەروونمانەوە چەسپیوە، بۆیە ئێمە پێویستە ئاوا بڕوانینە دینەک. پاشان ئەم دینە هەر لایەنێکی فەلسەفی نییە کابرایەک ئاوا باوەڕی پێبێنێ، بەڵام هیچ حسابێ بۆ نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانی نەکە، ناشێت. چونکە ئەم ئینسانە کە باوەڕی بە کردگارەتی خوای گەورە هێناوە کە هەموو سیفەتەکانی تەواون و خوایە و پێویستە بپەرسترێ، ئەمە بێ مەنزیلەی خۆی بزانێ بەرامبەر بە مەنزیلەی خوای پەروەردگار، بۆیە بێ وەکو عەبدێک کڕنوشی بۆ باوی پەرستێ. و ئایا پەرستنەکانیش بەو شێوەیەن کە خەڵکێک ئەوێت تعریفیان بەسەرمانە بدا کە گوایە بەس ئەوەندەیە لە مزگەوتە خوا پەرستێ و کە هاتە دەرەوە هەرچی فاک و فێڵ هەیە بیکە و کەس حەقی کەسی نەبێ، ئەوەش نابێ، ئەوەش لە ئیسلام ناوەشێت. ناشێ وەکو کەنیسە کابرا بڕوە کۆمەڵێک سرودی دینی لە کەنیسە بخوێنێ بە مۆسیقاوە، دوایی کە هاتە دەرەوە کەس حەقی کەسی نەبێ و وەکو دەوڵەت ئیستیعماری دەرچێ، وەکو تاک ساحەبی کۆمپانیایکی سەرمایەداری دەرچێ و زەرو بێ، وەکو دز و جەردەیەکیش کەس لە کەس نەپرسێتەوە گەر هات و ترسی قانونی نەبوو. ئەوە بە تاکید ممکن نییە شتێک بێ لە لای ئەهلی ئیسلام قبول بێ. لەبەرەوە پێویستە بەرفراوان تەماشای دینەکە بکەین و بەو شێوەی لی تێبگەین. ئەمە مانای جیهان بینیەکە. هەروەها دیسان لایەنی جیهان بینیەکەش ئەوەیە کە ئەم ئیسلامە وەکو ئەم تیۆریە پراکتیزەکردنی چۆن، هەر لەوەندەیە کە باوەڕمان وابێ خوایەکە و ئەنجا ئەی پەرستین، شریعەتەکەیمان وەرگرتووە ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە، پێوەی پابند بووین و سنوورەکانیانمان جیا کردوتەوە لە سنوورەکانە وەستاوین. هەرەوەندەیە یان ئەم مسلمانانەی کە ئەم باوەڕیان هەیە دیسان پەیوەستیەک لە نێوانیانە هەیە کە پێوترە ئەلوەلا، ئەم دۆستایەتیە لەسەر ئەساسی دینەکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام پێ فەرمێ برایەتی دینی، ئەم کۆمەڵە مافەی لەسەر برایەتی دینی دیسان دروستە بێ. و ئەم تاکەی کە پێویستی بە تەزکیەی نەفس هەیە، چۆن کۆمەڵکارانە ڕەفتار و ڕەوشتی خۆیەکە بە نەریتی کۆمەڵگاکە، ئەمەش بنەمایەکی فکری ترە بۆ گۆڕانکاری کۆمەڵگەی. لەبەرەوە ئەوەش وا پێویستەکە کە شارەزای ئەویشیانی تیا ببینە.